گومانی تیانە کە گلەیەکی زۆر لە ئیسلامیەکانە کرێ کە بۆچی باوەڕیان کە بە یەک دین هەیە، باوەڕیان بە یەک خوا هەیە، یەک قیبلە هەیە، یەک پێغەمبەر هەیە، یەک پەیام هەیە، بەڵام ئەوەندە لە ناوخوایانە تەفرەقەیان تێکەوتووە و چەندین دانیشتن ئەگرن ناتوانن لەسەر بەسیتترین شت یەک بگرن. یەکێک لەو خاڵە لاوازیانەی کە لە ئومەتی ئیسلامیە هەبووە و هەیە و ئێستاش زیاترە کە دوژمنان زیاتر لەوێەوە خزەکەن دزەکەنە ناو ریزی مسلمانان و تەفرەقیان زیاتر تێکەن هەبوونی ڕاجوێیی و ململانێ و ناکۆچی. نەدۆزینەوەی خاڵە هاوبەشەکان و هەرچەندە زانراون و هەندێکیشیان بەڵگە نەویستن، بەڵام کار لەسەر نەکردنیان. ئایا بەهۆی هێزی دەرەکیەوەیە؟ ئایا بەهۆی اختلافاتی ناوخۆیە؟ ئایا اختلافاتی سەلیقەیە؟ لید و ڕاوبۆچوونی جیاوازیان هەیە؟ یان هەوا و هەوەسە کە زۆر جار گەنجەکان بە شێوەیەکی گشتی ئەڵێن ئەمانە بەس بەرژەوەندی خۆیانەوە بۆیە ناتوانن بگەنە یەک. من ئەمەوێ زۆر ڕاشکاوانە لەگەڵ ئەم برا عەزیزانەی خۆما کە ئەهلی مزگەوتن سەر بە هەر کۆمەڵ و بزوتنەوە و جەماعەتێکی ئیسلامی بن، ئەمێ لەگەڵیانە باز لەم کۆلکە هاوبەشانە بکەم کە بیرمان چوونەت کە بۆچی ناکرێت لەسەر ئەساسی ئەمانە یەک بگرین. ئێمە یا بێ لەسەر دین یەک بگرین یانە بێ لەسەر دنیا ڕێکەوین. ئەگەر لەسەر دین یەک ئەگرین، یەکگرتن ئەوەیە کە لە سەرەتاوە ئێمە باوەڕمان بەو بنەما ئوسولیانە هەبێ کە دینەکەمان بەیانی کردو بۆمان و ئێمەش باوەڕمان وا بە دینەکە هێناوە. هەر یەکێک لەم داعیە ئیسلامیانە کە شایەتمانی هێناوە باوەڕی بە قورئان و سونەت هێناوە. قورئان و سونەت لاف و گەزاف لێدان نییە. قورئان و سونەت منهەجی پێغەمبەرانە پێویستە پێوەی پابەند بین ئەگەر ئەمانەوێ دیندار بین. ئەگەر ئەشمانە لەسەر دنیا ڕێکوین، ئێعای بە خەڵک لەسەر لەگەڵ پارتی وێچێتیان ڕێبکەوی و بەڵام نەتوانێت لەگەڵ ئیسلامەکەی خۆیان ڕێک. تۆ تەنازولەی بۆ پارتیەکە یا بۆ یەکێتی نیو ئەوەندە تەنازولکەی بۆ برا مسلمانەکە دەگەنە نەتیجەیەکی زۆرتر. بۆچی ئەتوانی بە قائیمەیەکی هاوبەش دابەزی لەگەڵ خەڵکانێکی تری عەلمانی، بۆچی ناتوانی لەگەڵ برا مسلمانەکەتە بگەیتە نەتیجە؟ ئیخوان لە میسرە هەرچەند ئێستا لەژێر میحنەتان هەرەبێ بەرگریان لێ بکەین، بەڵام ئیخوان لە ئینتیخاباتەکانیان لەگەڵ ئەحرار و عەمەل و وەفدا ڕێکەوت جارێک ڕووی نەدا لەگەڵ جەماعەتێکی تری ئیسلامیان ڕێکەوت. بەسەر بەخۆیشە ئەچوونە ئینتیخاباتەکانەوە بە قایمەی سەربەخۆ، بەڵام دیار بوو کە سەربەخۆنین یعنی گروپێکی ئیسلامیە و ئیخوانە و ڕێگەکەوتن جارێک بە قایمەی ئەحرار، جارێک بە قایمەی وەفد، جارێک بە قایمەی حیزبی عەمەل. بۆچی لە کوردستانیش بە هەمان شێوە هەیە؟ لەو کاتەیە کە ماوەیەک لەمە و پێش مژدەیەکیاندا بەو خەڵکە و کە دانیشتنەکان کرا و پێکەنینەکانمان بینی و خۆشحاڵی و تەسریحاتەکانمان بینی هەر یەکە کە ئیتر ئەوید نایەمە هەر یەکە گرین کە ئێمە تەڵەن لای شخصی خۆمەوە بەلام شتێکی زۆر خەیاڵیە، یعنی لە خەیاڵ دوورترە یەکگرتنی ئەمان. ناشوێ خەڵک ڕەشبین وێ لەوەی کە ناتوانن پێکەوە ئیشکەن، نا ئەڵێن ئەتوانین ئەگەر کۆلکە هاوبەشەکانمان لەلا هاوبەشە وصولی دینەکە ئەوە توانین لەسەری ڕێکەوی، یعنی گەر لەسەر عەقیدە و عیبادەت و شەریعەت و چۆنێتی ئیشکردن و بانگەوازی خوایی و بە شێوازی پێغەمبەران ئەگەر لەسەر ئەمانە متتەفیق بین ئەگەینە نەتیجە، ئەبین بە یەک. بەڵام بە خەیاڵ پڵاویش ناڕوا. ئەمە پێویستی بە شارەزابوون هەیە لە ئوسوسەکان لەو بنەمایانە کە پێویستە لەسەر ئیتیفاقکەین. پاشان ویستی ئەوێ ویستێکی دڵسۆزانە و سادقانە کە بمانەوێ بەڕاستی لەسەر ئەمانە ڕێکەوی. ئەگەر لەبەر دنیاشە ڕێکەوتنی دنیاشە باشە، خەڵک پێویستە بەخۆی لەسەر شتە دنیایەکانی ڕێکەوێ. ئەگەر لەسەر ڕێگای ئینتیخاباتە خەڵک ئەتوانێت ڕێکەوێ، ئەگەر لەسەر بەشکردنی کورسیەکانە ئەتوانی، ئەگەر لەسەر قایمەی هاوبەشە هەر ئەتوانی. من نامێت لێرە ئەم زنجیرە باس لە جۆری پێکهێنانی بەرەیەکی ئیسلامی بکەم، بەڵام لەسەر بنەما دینیەکە نەک لەسەر مەسلحەتە دنیەکان. من وتم یەکگرتن ئەشێ لەسەر بنەما دینیەکان یەک بگرین، بەڵام بۆ دنیا ئەشێ ڕێکەوین لەسەری. من باز لە ڕێکەوتنی دنیایی لەگەڵ کەسان ناکەم. ئەوەش هەرە کرێ، یعنی ئینسان خۆ یعنی شتێک نیە تەرچیکەی، بەڵام من بۆ خۆم نامێت لەم مەرحەلەیە باس لەو جۆرە شتانە ناکەم. بەڵام لەسەر ڕێکەوتنی کاری دنیایی خەڵکی دەنگە دەم تەشجیعەکەم هانە دەم لەسەری. بەڵام من جارێ لێرە لەگەڵ ئیسلامیەکانی مزگەوت باسم لەسەر ئەم بنەما ئوسولیانەیە کە خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانیان پێداوین و وە گومانیشیتیانی ئەبێ لەسەر ئەو ڕێکەوێ.